ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. حەز دەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشکەش پێوە بکەم. علاقاتت هەرێمە یانان باشووری گەل پارتێکی علاقاتەکە براتێن دەم باش تەماشاوانی نیژە گەلێکی بخێر بوو بەرنامەی خۆی بۆچی گەلەوە بەرپرس ڕۆژێکی بۆ بینینە وڵاتیان تەرخان نەکەن. بێگومان بەریا چەند مەها بازبارم جارێکیش تەوەرێکی وەکو نێزیکی بیتاوەریمە پێشکەش کرد لێن دنهاجدا ئەف تەوەراتە پێشکەشکردن ji ber ku gelê caran hawlatiyên Herêma Kurdistanê gilê dikin gazindan dikin ji ber ku berpirs dergên xwe konkrêt kirine îtir kes neşêt wan bibînît eger peyva wan nebît kes neşêt heta televizyonê jî gelê caran xelê bi hesret temaşa dikin bu berpirsên biland taybetî li Herêma Kurdistanê bi tu awayekî nahêlin xelek gelê caran li şaşe derdikeve ku xelkek hez dike vî berpirsî bînî ber ku dahênanekî heye ber ku pirsgirêkekî wê heye berpirsên din damû dezgehêndin guhdariyê naket hez biket bu vî berpirsî bigihîne lê dergehê qofilkirî nekes nikare vî berpirsî bibîne. Gelo li Herêma Kurdistanê berpirsaretî çawa ye ev kesên bine berpirs postê bilind wergirin ser çi esas berpirsaretî birêve dibin. Aya berpirsaretî hindê xwe sepandine ser xelkî xwe bi xelkî mastirzanîne dane pişxweya qafilên seyaran îtir bi dehan heres û heta dawiyê ye an gelê caran te dî berpirsekî heta ji asekê hindê bilind jînîne çûdeverekê temam şebeka mobayla heta qofilkirin û kes neşit peywendiya jî biket. Gelê caran berpirsek berî serdana bajarekê diket hemî bajar dibîte wekû muaskerekê lê dihête. Te dî sercada hemî pasawan û zêrevan û nizanim şerta û polîs û heta dayîne ji ber ku berpirsê diye. Xelî jî hemû yê şirê xwe min jî li kesê haşindê nîne ka ev çawaya çanîne. O demeke de ku dibêjin rewşa Herêma Kurdistanê jî rewşekî aram e. Gelo bu berpirsên me li astên bilind dergehê xwe ji xelkî venakin. Bu xelek gazindê diket ku ew neşên berpirsan bibînin. Bu berpirs hûsa li xelkî welê têt ku xelkî nebînin ji xelkî direvin. Esasê vê çi ye berêzan. Belê bûçî berpirsekan rûjê bû bînîne hawlatiyan terxan nekin berêzan. Zor car bêguman heta li kenalê nartîşa bawe em zor hawlatî heye lafîta li Asyê li berdem encûmenî wezîran an bû an hezeka rojekê li rojan parêzgar bibîne berpirsê bibîne wezîrê bibîne serokê hikûmet serokê herêm serokê parleman bibîne bu awê em hawletî Herêmê Kurdistan evîş kêşî xwe bigihîne li wanê bi her şêweyek bê bu dergayê berpirsa balakan qaîm e konkrêt e hiç kesê natwanê bibîne. بۆ کات بەس ئەو کاتە ئەتوان ببینن کە قافلەی سیارەکان دێت بەرپرسەیەکی بەدەیان سیارە لە دواوەیە بەرپرسی سەردانی شارێکێکە ئەو شارە بێت بە معسکەر سەرجادە بەدەیان حتا بە سەدان هێزەکانی ئەمنی و هێزی پێشمەرگە لەوێ دانرێ بەرپرسێک سەردانی شوێنێکێکە شارێکێکە شەبەکەی موبایل قاتع بێ بێگومان ئەم ڕەوشە لە هەرێمی کوردستان کەم تا زۆر ئەبینرێ لە کاتێکە کە لەم ئەخیرەیە چەندین هاوڵاتی لە ڕێی کەناڵەکانی ڕاگەاندە لە ڕێی تووری فەیسبوکەوە لە گەلێک قەناواتی تکەوە داواکەن کە ئەوان تا مەجرون کە سەرروکی حکوومەت ببینن وەزیرەی ببینن ئەم بەرپرسێک ببینن بۆەوە کێشەیەکیان هەیە ئەو کێشەی لە خوار ئەوان خەڵکی دیکە لە ئاسی دیکە جێبەجێ ناکە بۆ دەرگای بەرپرسان ئەوەندە قایمە بەڕووی هاوڵاتیاندا ناکەنەوە بەڕێزان بەتەوەری ئەم ڕۆمانە ئێمە لە خزمەتی سەرنجی و بچوونیەوەی بەڕێزان یەکەم پەیوەندی لە هەولێر پەیوەندێکمان لەگەڵ فەرموو کاتتان باش هەموو کاتێک دەستخۆشی تەوەرەکەتان لێکەم هیوادارم سەرکەوت بن لەو بەرنامە جوانە زۆر سپاس بەڕێزەکەم بەنسبەت بە پرسەکانەوە بەنسبەت کار بە دەستەکانەوانێت تا ئێستا هیچ کەسێک نیاندووە باوەڕەکە بەس لە تەلەڤیزۆن ئەو کوردە سەرکردەی خۆیە بینێ ئەو کوردە بەرپرسێکی خۆیە بینێ بەرپرسەکانمان مەسئولەکانمان هەمویان خۆیان هەردیار نین نەوەکانیشان بەس خەریکی پۆزلیانن بەسەر فەقیرە بەسیارێ ئاخر مۆدێل و ئیتر بە شتیگران بەها و خەریکی پۆزلێدانن ئەوان ئەوەندەیان لەسرە بێن گوێ لە فەقیر بگرین گوێ لە ڕخنەوە بگرین بۆ ئەوانش ئێوان یعنی نازانم بەزەواندا لەم زۆر عیبە بۆ ئەوان کە میلەتێکی خۆیانە تا ئێستا نەیانی بینیوە تا ئێستا وەکو جەنابەت تازە لە سەردێڕی بەرنامەکە باست کرد ئیلا بەسیارەی جان بەشەوە ئەیان بینین کە ئەڕۆین ئەویش نازانین کێ نیەوتەوە وەک کارە بۆی دەرەچن ئەڕۆن تا ئێستا بەرپرسێکم نەدیوە لە شوێنێک لادا لە فەقیرێ بپێچێتەوانێ ئیلا دێنە بەڵێ مامۆستا کەمال لە شاری هەولێرەوە فەرموو سڵاوی خوا لە جەناب و لە بینەرانی بەڕێز بەڕاستی من بابەتی یەکەم کە ئەمەوێت لەسەری قسە بکەم ئەو باسە نییە کە جەنابتان ئەتانێت باسیکەین بەڕاستی ئەمەوێت بڵێم وەکو مامۆستایەکی ئاینی
دەستخۆشی لە کەناڵی NRT یەکەم بۆ کردنەوەی ئەو خولە با بڵێن پێشبڕکەی جوان خوێندنەوەی قورآنەوە کارێکی زۆر ڕێک و پێک و باشە و زۆر بە توندیش ئیدانەی ئاسایش ئەەکەم چی لە هەولێر چی لە سلێمانی چی لە دووهۆک کە ڕێگریان کردووە لە ناو مزگەوتەکانە ئەو خولە بەڕێوە ببرێ بەڕاستی ئەمە پێی ئەڵەن عیب و شوورەیە بۆ ئەو ڕێگری کە ئەوان کردویانە چەندین شتی نەخوازرا و کە پێچەوانەی عادات و ئەخلاق و ڕەوشتی خەڵکی و میلەتی ئێمەیە ڕێگری لێ ناکرێ بەڵام ڕێگری لەو کەشبڕکەیە ئەکرێتەوە کە لە هەرێمی کوردستان کراوە دەربارەی تەوەرەکەشتان بەس ئەوەنە ئاڵێم گلەی لە کاربەدەستان مەکەن چونکە ئەوان ماشاءالله خەتیانەوەنە مەشغوڵ و سەرقاڵن بە خزمەتکردنی خەڵکەوە بۆیە ئەوان دە قەوسانیان لێ ئەڕوا مەجای ئەوان هاوڕاتی بدەنەوە. بەڵێ مامۆستا کەمال هەولێری زۆر سوپاس بۆ سەرنجەکانت ڕزگار دەوکێت گەلمای کەرەمکە. ئەس باشم سوپاس کەرەمکە. خوشی برنامه دستم دستی که هستم بشین کو رفتی من دیگریش برنامه دست کیوره دست بشین شخصی شدم که اینجا بحثین دیدن کو کانال نوتی کانال جسدیه مدیر بیش مدت حسن تو رفتی بشین که برنامه که رفته خویه تو اج خورمان دی کانال نوتی که تو برنامه پیش دیستی توی بلایان یون تو لاین دیکیش حزبیه هستم زون تو لاین دیکیش حزبیه. بله بله كايك رزقار طبعا الفيري خدمات واخرات كم برنامج هميايه بس برساتاجيك اجيكو هر تاكي في ولاتي ازادم لا انجريكيش حزب بهم رخن الكيش حزب بگيره مح انتمام بو چه حزب هبيت ليش چارچوف كارم دا وكو صحافيه كي كروجنا مبانك اگر مدفت فعلا براستقينا خدمات خلقي خب كم يكم تشت دفيت اس كسكي بلايان بم کسی که بلند بم بلایان یخوادشیم خدمت خلقی کم جبر کو اسو کروجنا مبانک ارکم راسخینا ملک خلقیه نه ملک حزب که بمو بو حزب که باراسته که سیاسی دیاری کری برچاف خلقی تاریک مو تراسی بو خلقی نبیجم از کسی کم حتی وگا بيجي اسنکت گلت تاوم اول دروی في برنامجی ناس برسمی اندام چه حزب که ما ناس گل چه حزب که احتمال انتماء بی کم تازور حزب پیرو پروگرام آن شوازی خباطه پیچل دفن پسند بیت هیا پسند نبید بس اسب رسمی کسی که صحافی روزنامه‌وانه که سر بخومه سر به هیچ لاینه که نیمت گرزیم به هم لاینه که او بتجی شوان لشاری سلیمانی فرمو کاگه کارم کاتو باش سر چام همو کاتکت کاگه کار من کسی که خوچی هرمی کردستانم 25 سال تمر ما تا استاکات دو جار جلال طالبانی و مسعود بارزانی بینیوه یک جاریان که جلال طالبانی بینیوه لای سوالکو بینیم بناو سیارجی روزرای زابو جانباش و بحال بینیم یک جاریشان مسعود بارزانی بینیوه که هاو بو سلیمانی زایریشی چاچی لیم لای پارک ازادیو بو تلفون مگل لناو سیاری ابو برق سیار نامو شبكي موبايل كشان بري ياكي يعني اما حدو يشبع شقام وكم تاي ساقم دو سرقم بينيو بله برنامجش بله سپاس بوتوش بله تماشاوان نجابه گمان و سرنجا خلکینا بو برپرسین هرم کردستان هنده خلکی دیر دکوین خلک نشید وان ببینید سبب چیه آیا اوه که برپرس خلکی بید فعلا تبغى درجة وكيل بي بخالكي أو بخالكي بربرسه أو بدنجت خالكي فقير وهجار ودولمند وكاسب وخينوار ونخينوار حتى داوية شو سرفي ده صلاته أجر خالك نبيت أصلا وجوداوينينا كواتا بول خالكي ترابيت بو درجة خالكي فيناك نوكافة شام بيوندي هاتن بو درجة تان كون كريت كرينا بو وقت دچند نافي خالكي دا بو بقافلة سيارة ويتر برنجة كده دچند قالي جران خالك هستبت السيدكات أفرا وشبه هالفي ولاتي جلو سردار لشاري سليماني فرمو الو کاگه کارم کاتو باش براجا سر چاوم والله من حزقم سر دو تور بل ما اوكي خو ما حسابكم بله جانا شو بريسك لكنالي هو مقابله ابو خوا شايده تا اسمت بيوندي بين ارتيو كم لان نبرسيوم تشيت لان نبرسيوم سر بشيت خوا شايده با او برادر زور فصيح به زور له دنيا به توري دو مش دز خوشي لكنالي ارتيو كم اداني او كسانا كم كرجيان لو بيروي قرآن خوانان کرد او کارێکە یعنی ئەوە دەلالت لەوە کە پرسەکان ئێمە نامۆن بەم خەڵکەی خۆمان ئایا پرسیارەکە ئەمە بێ کاگە کار ئۆپۆزسیۆن سەرکردەی هەیە لە ئاستی زۆر بەرزە لە شۆڕشی کۆنا بەشداری شەڕی ناوخۆی کردووە بەشداری مفرەکانی کردووە ئێسێ خۆی یەتە ناو بازار ئەم بەرپرسانەی تر
ئایا بۆچی ئەم قافڵیان بەدواوەیە ئەمە ئەبێ ئەم پرسیارە ڕوبەڕووی خۆیان بکەیتەوە ئەمە خەڵک لیان رازی نییە کۆمەڵێشتی تریان بەدواوە هەیە دەست خۆش بەتەوەرەگەن بەڵێ میوان دووکێت گەرمای کەرمکە دڵشاد زاخۆت گەرە کاک میوان سەرخەتێنەما بەڵێ کات دڵشاد کەرمکە کاکەکان چۆنی باشێ ئەس باشم سپاس بەڵێ حاڵتەیە ئەم باشین کەک دڵشاد کەرمکە سەرنجاتە سەبارەت تەوەرێتە بەس من ڕەحمەکە قەناتێتە هەیە بەڵێ قەناتێ من یێوە هەمیایە بەڵێ ئەو وە ڕاپۆرتێک پێشکەش کرد سەر شۆڕەشە مازن یا ئیلۆنێ بەس وە نەیناسەر بووچی و هەمی ڕاپۆرتی خۆی ناسەر یا یەکەتیە یا پەکەکی و هەمیای ناسەر و یا پارتیە نەیناسەر چ مەسەلە بی ئەو کەنگی باو راپۆرتکیرێ مەچێ کرد بوو وەگو چاوەڕێ من دێتە سەر چاوەڕێ من زانیاری کاک دەرشە مزانیاری سەرڤەیەکەنینە لێ دیفچونێکین کە بوو چێژبەر کۆ شۆڕاشە ئیلولەیەکە شۆڕاشێت مەزم بوو هەموو هێزولایەنی سیاسی تێدا بەشدار بوون شۆڕاشەکە حەزبێکی و شخصێکی نەبووە بوارناکەمە کرد مەسەلێکی تەکنیکی بەان راپۆرت چاواتی ئانەر ناڤاروکە راپۆرتێ وەکو پێویستە بە تەسویر کێشە تێدا بە ئەم دی دیفچونەوی بابەتێکێن دڵنیا بە بەڵێ مام قادر لە هەولێرەوە ئەو کاتت باش سەرچاو هەموو کاتێکێت کاکەجان ئەمەن دوو جار سەرکردەکانی کوردم دیتیا بە تەواوی لە ساڵی 66 چوومە ماری مامزەلالی خالد درێر دانیشت بوو مامزەلال کتێبەکی لە دەستی بوو گوتی خالد ئەوەی بە چەندی دەخینەوە گوتی دوو مانجی دەیەگوێرە گوتی من بە هەفتەیە ئەشتیمەوە ئەوەی عاقلم نەیگر واسی لێ دەینم بە نسبەت کاک مەسعودیش هەزار ڕەحمەت لە گۆری مەلا مستەفای بی ڕۆژێک لە نەحبەینی سۆمان و ڕایەت تێدەڕۆیشتین بە پێیان سارەکەی خۆیان ڕاگرت کوڕەکی لە کوڕەکانی هاتە خوارێ دەکەی پشتەوەی لۆ کردینەوە ئەمە سێ پێشمەرگە بووین هەری گرتین و قسەشیان لەگە کردین و ڕێی خۆشیاندا گۆتمە تاکەینێ ئەو خەرکارە لە حودی زەمینێ لەناو ئەو بە فرێگۆتی کاکە ئێران زۆر شەرت و شروعمان لە سەفەرز دەکا تێدەگەیت لێ ناچارین ئەوانە برش تاخیر دەکرێن و لەگە ڕێز و سپاسیشم ئەوانەی مەسئولی سن ئێستا ئەوە بەڵێ دایکی ئاواز لە شاری هەولێرە فەرموو ئەم کاتۆ باش هەموو کاتێکت دەستخۆشی تەوەرەکە لێکم بەڕێزم زۆر سپاس بەنسبەت ئەو تەوەرەکاڵی ئەو بەرپرسانە ئەو بەرپرسانە ئێمە سەرروکی خۆمان نەبینیوە بەرپرسیە بەرپرسەکان ئەڵێن نابێ ئەو پێشبڕکێ بکرێ کە لە کەناڵی NRT ڕکلایم بکرا بە قورعانی پیرۆز باشە ئەوە بەیانی بیان وتایەوە خەڵاتێکی گەورەی تیا بۆ بەرپرسێ خوایەکە و بێ شەریکە خێرا پشتگیری ئەو وەزعەیە کردوی و تەواو بیکرد بەڵام هیچ ئیسفادەیەکی بوانێ بەس بۆ بسڵمان ئیسفادەی هەیە ئەوانە بەس بسڵمانین لەبەرەوەی ئەو میلەتە هاوارێتی ئەو میلەتە گریە بزانە ئەو میلەتە چی بەسەر هاتووە هیچیان بە خەیاڵانایە ئێستێمە بچین بەرپرس ببینین چی لە بەرپرس بکەین ئێمەمانێ حکومەتەکە ببینین وەزعێکی ئەو خەڵکە ببینیە بەرپرسێ ئەڕوا عەلی ڕۆشەبایە بە تەنیشتە سێ چوار جار سەیارەی جامڕەش جامڕەش لە هەموو دنیا مەمنوع کرا بۆ خۆیان هەبوو هەموو دنیا عەزانیە لە هەموو دنیا مەمنوع کرا بەڵام بۆ خۆیان زۆر شتێکی بەڵێ لوقمان لە هەولێرەوە فەرموو کای لوقمان کاکارە کاتت باش هەموو کاتێک باشی جان زۆر سپاس فەرموو سەبارەت بە تەوەرەکەت وەڵی تەوەرەکەت تەوەری زۆر جوانە یعنی ئەمەش دەستخۆشیتان لێ دەکەن لەو بەی کە کردیتان لەسەر ئەوەی قورعان خوێندن بەڵێ بس والله نازم عزەکەی ئەی بەرپرسەکان لێ بێنەوە جواب ئەمەش لەگەڵی دانینە کە قورعان ئەوانە کە فێرە قورعان خوێندن دەکرێن ناهێڕاجی ڕێگریان لێ بکرێ بەڵێ بەێ سەبارەت بە ئەوە کەس بەرنامەکەش زۆر تای پەیوەندی پێوە دەکەن هیچ کەس جواب نادێت و نازان بۆ جواب نادەنەوە لەکوێ لێرە بەێ لە ئەوەندە لێدەم کەس جواب مانگەکە لێ دەدەم ئەو ڕەوەرگیراوە بە خودای کاکی لوقمانەمە بەرنامەی خۆتانە یانیان بەرنامەیە کرد ئێوە پەیوەندی نەکەن ئەستان بەرنامە هیچ وجودێکی نابێ ینی بەرنامە مایکی خەڵکی ئێوەیە بەڵام زۆر قەرەباڵغێکی زۆر لەسەر هێڵەکان هەیە لە بەراوەدای لە بوری نەکەن گرنگ ئەوە ئەمڕۆ تۆ پەیوەندیت کرد و ئێمەش خزمەتی تومان کرد هیوادارم جەماعەتی کۆنتڕۆل بزان پەیوەندی دەکەین پەیوەندەکەمان جواب دەن زۆر مەمنون باشە بەسەر چاو بەڵێ تەماشاوەندە نێژا بێگومان دەست لەسەر تەوەرێمە ئالان مەولۆت لەسەر تۆری کۆمەڵاتی ئەنووسێ چونکە ئەگەر گوێ لە داوکاری خەڵی بگرن ئەوە کاتی دزی و بەتاڵانبردنی ماڵی میلەت نابێت هەروەها زانا قەسرەیش ئەنووسێ سەڵاو چونکە
ئەیان نەوێ هەموو داهاتەکان لە نێوخۆیاندا دابەش بکەن و ڕای خەڵی پشتگوێ بخەن. هەروەها شوان مامساڵی شەنووسێ بەڕای من بەرپرسەکانی هەرێم زۆر خزمەتی هاوڵاتیانی کردووە تایبەت بەرپرسەکانی پارتی زۆرترین خزمەتیان بە هاوڵاتی کوردستان کردووە. هەروەها ڕەوانت شەفیقی شەنووسێ چونکە ئەوەندە کێشە بۆ ئەم خەڵکە دروست کردووە ئەترسن خەڵک زۆر بێت و بێزاریان بکات لەبەرەوە گوێ لە خەڵک ناگرن. بەڵێ کارمان لە گەرمیانەوە کای کاروان فەرموو. باشی گیان سەر چاوم بەڕێز وڵا منیش لەگەڵ قسەیان زۆریان کردووە بەتایبەت پاردی بەڵێ زینی نەوتە لە سیوێکی ئابە لە گومرگی برایم خەلیلە لە کوشتنی سەدەر عوسمانە پەیدەکرێمە لە بەدانکردنی خەڵکی ئەو لێر و دۆ لە ڕێکردن لەگەڵ مالیکیە لە جاسوسیکردن بەسەر خەڵکەوە کومەپیای تورکیا هێنانی جێشی تورکیا هێنانی میتی تورکیا لەم هەموو ڕۆخنەوە خەڵکی کوردستان کرد و ڕاستەکان من لەگەڵ قسەیان زۆر تەیدێکم لەم ڕوانە خزمەتیان کردووە. ئەمە بە ڕێزاڵێم سەرۆکەی پارتەکەی ئەو دێت چەند وەنەوشە لەگەڵایە بڕۆکە هاتە گەرمیان بەڕێز من هێشت گەڵێم هاتە گەرمیان بڕۆ بکە ئەو ئاسایشانە من زۆریان ناسم برادر من هەتا نیوەڕۆ هەتا سەعاتی 4 تا مەسڵەزان گەڕاتەوە نانیشان بۆ نێنرا بوو ئاوی خواردنی ئەماڵەکان ئاەتیاندا کاکە تۆ دێ ڕاف لە شاری سلێمانی کاک ڕاف سەرنجی باش سەر چاوم برای بەڕێزم دەسەڵات بۆچی ڕۆژێک دانانێ بۆ ئەوەی کەوەڵانی خەڵکەکان باتەوە بڕوان پێ بکەن هیان فەرجە چونکە ئەوان ئیشیکاری تایبەتی ئەوان ڕەوانەکردن و عەقدی مۆرکردن و زیارکردنی بەرهەمی کۆمپانیا نێودەکانانێ ئەسڵ نایان فەرجە لەسەر خەڵک و ئەگەر بێت و ڕۆژێکیشدا بێن دڵنیا دەکەم وەکو سەرەی تەکسیەکان کە چۆن وەسن بۆ بەنزین 4 ساعت و 5 ساعت وەکو سەرەی تەکسی بەرناکەون خەڵک بچێتە لایەن شتێکی تی جێرا ئەوەی زۆر گرنگە کە ئەوانە ئەگەر بەڵێنیش بە خەڵکن دڵنیان ئەگەر بەڵێنیان بە خەڵک جێبەجێ ناکەن چونکە زۆر جار کە خەڵک ئەچن کە خۆشیان دەچن سەردانی شوێنەکانەکەن ئەڵێ بڵێ بەسەر چاو ئەو کارەکانتان بۆ جێبەجێکەن بە پێی پێویست سبێنێکە ئەو کەسەی هاوڵاتی داوای مافەکەی خۆی کردووە کە چێتە بەدەمیێڵە کاکەوتومان بە پێی پێویست بە پێی توانای خۆمان بەڵام ئێمە توانامان ئێمە نەماتوو لە ساسەت بۆ دەکەن سەری کە ئەم فوتوفێڵە لەو خەڵکەیەکەن و دڵنیا دەکەم نەک ڕۆژە یەک مانگیز یەک ساڵیشدا بدەن بەردەوام شەو ڕۆژ جوابی خەڵک بنەوە جوابی خەڵکیان پێ نارێتەوە ئەمەنە ناڕازین بەسەر بە حەزەکە ئەو برادەرە کاڵێ بۆچی NRT وەرناگیرێ هەر ئەم شەو لە کەناڵی بەڕێزی NRTەوە برادەرێک گوتی ئێمە بەڵێ ئارام لە ڕانیە فەرموو ئەم کاتە سەر چاوم لە ڕانیە چوونە بەرپرسەکان تا چەند دەرگیان وڵایە بۆ ئەوەی خەڵک ببینێ لەبەرەوە ڕانیە دەواازەی ڕاپەرینە و ڕانیەش بەشێکی زۆری تەسهێدا لەم کوردستانە بڵێ والله ئەگەر بتێ بیبینی دەبێت کەسێک بناسی بە کەسێک ناسی ناتوانانی ببینی بەڵێ کاکەگەرجە ئێمە دمانیت لەسەر ئەم پێشبڕکێ قورئانە قسە بکەین بەڵێ فەرموو بەس تەلەڤیزیۆنەکەت کچکە باشە بێ فەرموو بەڵێ ئەوانەی ئێمە بە هەموو شێوەیەک ئیدانەی یەکەین ئەو کەسانی کە ڕێگرن لە ئەم پرۆژەی ئێوە پێشکەشتان کردووە بەڵێ زۆر سپاس دەکەین هیوادارین ڕێگریش نەکەن لە پرۆژێش ئەوە پیرۆز و گرنگ بەڵێ بەرەسان بێگومان NRT دایمەن هەوڵەدات بە پێی پێداویستی و بە پێی خاستیەوە بەرنامە و تەوەر هەبێ بێگومان بەرنامەی پێشبڕکێ بۆ خوێندنی قورئانی پیرۆز خۆشترین دەنگ بۆ ئەمە بێگومان خەڵکێکی زۆر ئەوانەی کە ئارۆزوی ئەم بوارە هەنە بێگومان ئەمڕۆویستیان لە یەکێک لە مزگەوتەکانی شاری سلێمانی ئەم پێشبڕکێ لەوێ تاقیکردنەوە دەربچێ کادەنگیکێ باشترە کێ باشتر نییە بێگومان لەوێ ڕێگری کراوە دواتر هاتن لە بارەگای NRT لە ستۆدیۆی NRT ئەرکێکی خۆیان جێبەجێکی گرنگەوە بەرنامەکە هەیە گرنگەوە ئەو کەسانەی ئەو بەڕێزانەی کە ویستیان بێن تاقیکردنەوە بکەن لە خوێندنی قورئانی پیرۆزە بێگومان هاتن و ئەو خوێندشیان لە NRT لێرە پێمان باش بووە NRT بێگومان لە مزگەوت بێ بەڵام کە لەوێش بوار نەدرا ئیتر لێرەش بوار هەبووە گرنگە و بەرنامەیە لە خزمەتیەوەدا بێ بێگومان پەخشی شێگرە بەڵێ حەمیل لە شاری ئەو لێرەوە فەرموو ئەو کاتەکان باش لە ئەولێری پایتەختەوە هەموو کاتێکت دیارە تەوەرێکی زۆر چاکە زۆر حەساسیشە بەڕاستی لە کۆمەلگای ئێمەدا لە کۆمەلگای ڕۆژهەڵاتی ئێمە کۆمەلگایەکین بە قسە دەژین یعنی هەموو کەسێ لەو وڵاتەدا دەوێت ببێ بەسەرکردە بەبێ ئەوەی بزانێت کورسی چیە پۆست چیە دەسەڵات چیە
ئێمە لە قات و بۆیمباغ و لە سیارە و لاتەکێت هیچ نوقسانیمان نییە بەڵام وەکو سەرۆکی حکوومەت ئیشارەیەکێدا پسپۆڕیمان نییە یعنی لە بەستنەوەی بەلوعەیەکی ئاو لە چاکردنەوەی ئێرکۆندیشنێک لە دابەزینی داخەڵەتەکان بۆ خوارەوە لە تێکەڵاوبوون بە هاوڵاتیان یعنی بێگومان دەبێ ئەو هەموو ڕژبینەی هاوڵاتیان بە دواداچوونی بۆ بکرێ ڕەخنە زۆرە لە بەرامبەریشدا بەرەو پێشبچوونەیە بەڵام ئەوەش شتێکە نابێ نادیدە بگیرێ یعنی ئەوە دەبێت کاری لەسەر بکرێ بەڕاستی بۆچی هاوڵاتی ئاوا یعنی ڕژبینە یعنی ئێمە تەماشا دەکەی لۆ مەلگای خەڵکی تەکنۆکراتمان نێکاکە خوان ئەو بەرپرسانەی سەردانی شارەوانەکان بکەن سەردانی ئەنجومەن بەڵێ ڕزگار لە شاری هەولێرەوە فەرموو ڕزگار لە هەولێر کاک ڕزگارێکە لەسەر خەت بی ئەم کاتت باش هەموو کاتێک فەرموو بەڵێ قسە بکە فەرموو ناوەزار بێزەوە بەڵێ قسە بکە فەرموو سۆران لە شاری سلێمانی فەرموو دەستخۆشی بەرنامەکە یەکەم برای بەڕێز زۆر سپاس کاک سۆران کاکە گیان وەڵی من نازانم چی پێ بڵێم ئەم بەرپرسانە لە بەر دزی خۆیان یعنی مەجالیان هیچ کەسێ ببینێ تێگەی هەشتێ ئیسفادەی میلەتە بێ ئەوان حەزی پێ ناکەن ئەوان حەزەکەن میلەت هەر هەمووی ئەوەی کە فەقیر و هەژارەت یاچێت دەورەی قورئان خوێندن کراوەتەوانەیە بەش و ئینشەڵڵا خاوەنی ئەو قورئانە لە ناویان بەرێ کای سۆران پێمان باشە بە شێوەیەکی بابەتیان نایکەرێ و ڕەختەتانە بێ ئەوانش بەرپرسن بێگومان بە دەنگی خەڵکی کوردستان بوونە بەرپرس ئەوان لە خۆیانەوە بەرپرس نینە ئەی مادەم ئەوان پێشوازی لە خەڵک نەکەن ئەنی سەرنجی ئێوە چییە ڕەخنەی ئێوە چییە بۆ ئەوان بەشکن پێیان بگە ئەخر بەرپرسێتی ئەوان نابێ بەڕاستی بەرپرسێتی خەدوان نابێ یعنی ئەوان مەسئولیاتە لە سەرشانیان ئاوا لە خەڵکە پرسنەوە بەڵێ تەماشاوانانی جا بێگومان سەرنج هەیە لەسەرەوە زۆربەی سەرنجەکان باستەوەکەن کە بەرپرسەکان دەرگایان قایم کردووە خەڵک نەیان بینێ و زۆر هۆکاریش دەستنیشان دەکەن بێگومان کەم تا زۆر بوایە لە کوردستانە لە کاتێکە لێرەش هەڵێن وڵاتێکمان هەیە دیموکراسیەت لێرە پەیڕەوە کرێ سیستەمێکی کراوە هەیە بە هەڵبژارتن دەسەڵات هەیە خەڵکێکێتە حزبەکانە چنە دەسەڵاتەوە لە کاتێکە لە وڵاتی پێشکەوتەکان ئەو وڵاتانەیە کە خەڵکیان بە ئیرادەی بەرپرسەکان بە ئیرادەی خەڵکیان دەسەڵاتیان گرتو دەدەست گەلێک جارە بینی بە پایسەکلێک سەرۆکی وەزیری وڵاتی بە پایسەکلێک هاتوچووەکە لە ناو خەڵکێکە زۆر بە ئەمینەوە و خەڵکیش بێگومان حتا ڕێزی لێگەیان خەڵک و خۆی ئەبێ بە قەڵغانی بوو پاراستنی گیانیان کەسە لە کوردستانە لە کاتێکە هەموو بەرپرسانە بە دەنگی خەڵکی خۆیان ئەڵێ بێگومان بە دەرگین خەڵک ڕۆشناوێ ئیتر بە پێویستی خاقاتی هەڵبژارتن سەرۆکی حکوومەتە سەرۆکی پەرلەمانە سەرۆکی هەرێمە وەزیرە تا دوایی ئەی بوو مادەم بە دەنگی خەڵکە ڕۆشتن بوو دەرگایان لە خەڵکی ناکەنەوە بۆ جێ لە خەڵک ناگرن بۆ لە هەمان کاتیشان بۆ ئەکەچنە ناو خەڵک چنە شارێکە چنە شوێنێکە بەم قافڵە زۆری سیارە و ئیتر داخستنی شەبەکەی موبایل و تا دوایی بۆ ئەم ڕەوشە لە هەرێمی کوردستان بەڕای ئێوە هەیە بۆ بەرپرسان بەم شێوە تەعامل دەکەن بەڵێ شوان لە چەمچەماڵەوە شوان فەرموو من کاتۆ باش بەڕێزم هەموو کاتێک بەڕێزم ئەمەیە بە کوردە شارێکی پیرەمێردی نەمێر کاڵەیە خۆل لێ نەگۆڕێ کە بوویتە گەورە مەشهورە دنیا بە پێس و دەورە ئەگەر قسەی حەق لە من ئەپرسی تێر ئاگای نییە هەرگیز دەبرسی بەڕێزم بەحمەد هەر لەسەر بەرەوگرە تا بچووترین بەپێتی ترەز بەهاشیان بۆ گەلەکەیان دانەنەوە کاکە وەڵامێکی ڕاستیان پێ نییە بۆ داواکاری کێشەکانی خەڵکەکەیان چونکە هیچ متمانیان بەخۆیان نییە بۆ چارسێ کێشەکانیان من هەر ئەوە نەمەیە و زۆر سپاسی بەڕێزەکەم بەڵێ سپاس بۆ سەرنجی بەڕێستان ئارامان لەگەلە ئەلۆ چاوانی برا گەلێک سپاس بران ڕێست ئەولی دەربەرەوەن کەسایت بینکات و لە ئەیانگیرێکی ئەن ئەف کەناڵەیە خوۆڤان تشتی بێخیر مفاغە ئەوادینەگەن کەناڵێ مە ئەمینی خۆ بودو ئەمێ خەمێ خۆ بودو ئەمەوان تشتات بژنەوە تشتی سەری مە هاترە خدایکە کەناڵێ نافتینە بۆ مە هەریێواری تشتی خوانە گوتم ئەمە تووشی خەمووکی بنش بەرخواغمی بەرپرتی ولمەگیری بەرپرتی ولمەگیری بوو بەرپرتا ژێرچنە سەر کورسیکی بۆ بوونی توی دەنگی خەڵکی چوینی توی دیو داخوازەوان چوی تا داخوازشوان کرد دەنگی خۆ بدنتە باشە مادەم تو چوی تا کورسیکی بجینە نە تا کورسیکیش بەریکا خۆ کرێ نە تش پارێ خۆ کرێ
بوده تجد خدا خلق بجيبنا دي شيء ده بدي بيجي دا سكرتيري دي هذا من دروج دي ولا دي دارمي راتش دي بابط بطارد كده دي قضاء بطارد كان سيارة نظام كي تنشي تشتكي بك يوم تبرع خلقي شيء تبدا خدا خلقي شيء بيدي ولكن دي جندم دمي بارداني ونيجي روانتي باب 10 كيلومتر تو يجي ديك تنشي اللي خب تلفونه خب جيبيني باب هذا سرسري مثلا چرا بعد بيقول خلق تادا شو رخاب 10,000 هم پولیس هیزی آماده هیزی نظام کمک سورده این سر شقا نظام او بله بگومان کانال نارتی کانال ویا و گمان تدانینه سامال شهر هولی را فرمو کاک سامان برای زکم دست خوشیم برنامه دکم برای تئوری که جان و حال بجاردو بله جان جمله تئوری که زور جان حال بجاردو کما نمی کار گری که اول قرآن پیروز بودن خوشی و اگر بیتوش بکاری چیز سیوا خواب يعني شتي باید بێگومان مەجالیان پێیانەدا دووەمەش من بەرپرسەکان قسە سەر بەرپرسەکانەکە من سایقە ناسم لە شاری هەولێر کە حیمای بەڕێز کارنێتی بەرزانیە بەس لەبەرەوەی سۆرانی نایڵم چێتە ژوورەوە ئەوە هیچ گومانێکی تیان نییە توانم ئەو قسەش بۆ پشتڕاستکەمەوە دووەمەش بەرترس جۆش بۆش خەڵک کەسێ بۆ لای کاکە وەکو مناڵێک دەتوانێت بڕۆ بۆ لای ئۆباما مناڵێک دەتوانێت بۆ لای ئەمانە سەوتی ڕاستەقینەی خۆیان نی ناتونێتە سەر حکوم ئەم مەمبەرەی ئێوە دیارە کە سەوتی ڕاستەقینەی خۆیان ئەوەیە کە خەڵک ڕەخنەیان دەگرێمان هەموو بە تەزویر و دەستی دەرەکی سەدام و تورکیا و ئێران و ئەمانە هاتوونە کاکە ئەمانە خەڵک حەقیوان نییە من بە بەرپرسی خۆمی نازانم بە بەرپرسی تووشیا ئێرانیان نەزانم هیوادارم بەردامەکەشتان هەڵ سەرکەوت بێم کەناڵەش بێلایەنانە هەموو قەتەکان وەرەگرێ کۆڕەک و ئاسیا هەموو شتێ وەرەگرێ من وا بە کۆڕەکش لەگەڵتان ناکساک بەڵێ محەممەد لە شارە زۆرەوە لە گەلمانە فەرموو کای محەممەد فەرموو ئەلی بەڕێزەکەم کاتان باش هەموو کاتێک ئەلی براکەم ئەم کاتان باش هەموو کاتێکت ئەگەر توزی تەلەڤیزیۆنێکی کەسکەی باشە من سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم سپاس بۆ داواکارێکیشم لێتانەیە تا ئەسە بێلایەنن ئەوەی ظاهیرەن خەڵک ببینە بێلایەنن هیوادارش هەر بە بێلایەنەی بمێنەوە من ڕوەکەمە ئەو مەسئولانەی کە جەناب باسییانەکەیت بزانم من لە سەرۆکی هەرێمەوە کاک مەسعود بارزانی لێیان نەپرس هەتا کەی خێڕشتنی خەڵکی پارە خواردنی خەڵکی هەتاکو کەی من پێیان بڵێم کەمێک زۆر نە کەمێک لە خوا بترسن ئەم هەموو گەنجە بێ ئیش ئەم هەموو گەنجە لە ئەوروپایانەوە بە حسابڵە کارتان بۆ کەین و ویزەی نازانم کە ئیش و هەوشتانی بە فێڵ و جرۆکیانەی خۆیان نازانم هەتاکو کەی پێیان ئەڵێم لە خوا بترسن لە خوا بترسن وە خراپی خۆشمانە بەڕێزەکەم نازانم ناو چییە بەڕێزم خراپی خۆشمانەوە خۆمان دەنگیانە دەینێ منێکیان خۆم دەنگی ماونەتێ بەڵام ئەوە تا ئامانجەکەیەتی بێ ئیشم تەلەڤیزیۆن کۆم بێ ئیشم تێگەی دینارێک نییە لە باخەڵمە بەڕاستی پێیان بڵێم بەڵێ بەرەزان پشتیوێنا بڕێ سەرەما تاوەرەم دێ بەردەوامی بەڵێ دووبارە سەڵاف هێژان ڕەنج بەر خوشنا و ئەنووسێمر ئەڵێ پێم وایە مەسئولەکان حەقیانە چونکە حتا خەڵکی ئێمە ئەوە بەرزیان بکەنا دواتر گلەیش دەکەین هەروەها بە هەمان ساز ئەنووسێ سەڵاو ئێوە پێتان وایە کە دەبێ بەرپرسەکە ماڵ بە ماڵ لە دەرگای ئێوە بدەن لە گەلتان دانیشن و وا نابێت ئەوانیش کاریان هەیە خزمەتی ئێوە دەکەن لەسەر ئێوە پێویستە لە کاتی کۆرێکی جەماوەری بڕۆی تو ببینیت بێگومان وایە بەرزان ئەنی بەرپرسەکان ئەگەر دیەک بەیەک لە دەرگای خەڵکیش بدەن چون لە هەڵبژاردنەکانە لە دەرگای خەڵێکە دەن و ئیتر کارت موبایل تاوزیەکەن و وەکو زۆر جار بینیمانە کەم تا زۆر تا دوایی بۆی خەڵک دەنگ پێ بدە ئەی مادەم خەڵکیش دەنگ بۆ داوە و چۆتە سەردەسەڵاتەوە ئەی ئەگەر بچێ جارێکی دیکە لەو ماڵانە دانیشێ پێ بڵێ وەرن فەرمون کێشەتان چییە چیتان بۆ بکەین ئەی ئەمە پێکەمە بێتەوە بەرپرس بەرحاڵ بەڵێ نەعما لە چەمچەماڵەوە فەرموو السلام عليكم. عليكم السلام. باشي برام دەست خۆشی بەرنامەکەم لێکم. سپاس. سەبارەت بە تەوەرەکەت دەست خۆش بێت تەوەرەیەکی زۆر باشە. بەنسبەت ئەو قەدەغەکردنی ئەم قورئان خوێنانە لە مزگەوتەوە من بە تەحەداوە ئەڵێم ئەڵێم والله ئەگەر بێت و گۆرانی بێژێک لە وڵاتێکەوە بەهاتایە شتی خراپی بڵاو بکردایەتەوە لە ناو چۆنڵی کوڕ و کسانی ئەم وڵاتەیە بە دڵنیاییەوە سەدەها پاسەوان و حیمایان بۆ ئامادەکردن و لەگەڵ ئەوەشە پارێزگاریان لێکردن و لەگەڵ ئەوەشان نیوەی بورجەی ئەم وڵاتەشان بۆ دابینەکردن بۆەوەی کە ئەو شتە بڵاو بکەنە لە وڵاتی ئێمە بەڵام خۆ کاکە ئەمە کە ئەکرێ ئەمە باڵێن بە حیزبایەتی نییە ئەمە تیرۆریزم نییە ئەمە کۆمەڵێک کەسی خراپ نین یعنی بەرەنگار بوونەوە لە قورئان خوێنێک لە مزگەوتێک ئاگەر بکرێ
ئەبێ هۆکارەکەی چی بێ بێگومان ئەمە دژایەتیکردنی دینە من ئەوەنە بە خەڵکی کوردستان ئەڵێ مەڵێم خەڵکی کوردستان حیزبەکان تا حیزب تا ماوەی 4 ساڵ پێویستیان بە ئێوەیە بەڵام بەختیار لە شاری سلێمانی فەرمووکای بەختیار جانم کاتە باش هەموو کاتێکت کاکە کارجان سەبارەت بە تەوەرەکەت پێم خۆشە بەرنامەکان کە هات هەموو ڕۆژێکەوە پێشکەشەکرێت ئەو برادرانی کەوا پەیوەندیەکەم با لەسەر ناوەڕۆژی تەوەرەکان بڕۆن شتی لابەلا باز نەکەن بە حەقەدانی کاتی خەڵکی تر کوردن من سەبارەت بە تەوەرەکە دەڵێم ئەگەر بەرپرسان چاوپێکوتنی بەرپرسانی حیزبی بێت ئەوە پێم وابێ هیچ کەسێک گلی و گازنجی لەسەر نییە چونکە هەموو ئەندام و لایەنگرانی و حیزب بوان هەیە لەڕێ حیزەکەی شایی بە بەرپرسەکانی خۆی بکەوێت و ئەگەر بەرپرسە حکوومیەکان بێ وەکو سەرۆکی حکوومەت بێ سەرۆکی هەرێم بێ وەزیرەکان بێ پەرلەمانتارەکان بێت ئەمە بەنسبەتی پەرلەمانتارەکان و نووسینگەی تایبەتی خوان هەیە لە هەموو شارەکە ئەتوانی بیان بینیت بەنسبەتی وەزیرەکانیشەوە هەموو هەفتەیەک هەموو وەزیرێک ڕۆژێکی تایبەتی خۆی هەیە کەوا چاو پێ بکەوێت و ئیشی سەرۆکی هەرێمیش بە تایبەتی سەرۆکی هەرێمیشیەوە نییە هەموو ڕۆژە خەڵک ببینێت بزانێت چی ئەکات و چی ناکات و ئیشی تری هەیە تەشریفات بەڵێ بەڵام خەڵکی ڕۆژانە گلەی ئەکەن لە تەلەڤیزیونیش حتا لە فیتاڵەوەسن لە بەردەم ئۆفیسیا و بەرپرسانەیە حتا ئەگرین دوێنێ لە دۆی هاوڵاتێک ئەگریە وتی 20 ساڵە مەتا مەزروی بینینی سەرۆکی حکوومەتن بەڵام تا ئێستا نەمبینیوە يعني بێگومان ئەوە دیاردەیەکە خەڵک ینی خەڵک گلەی لەوە کە تاچان گرنگە بەرپرسەکان ڕۆژێک تەخسیسکەن فعلا بەرپرسەکان بە تایبەتی بەرپرسە باڵەکان ئەوانیش ئەرکیان هەیە ئیشیان هەیە بەڵام تاچان گرنگە ڕۆژێکیش تەخسیسکەن بۆ ئەو خەڵکانەی حەزەکە بیان بینەوە خەڵکانەی گلەیان هەیە ئەو خەڵکانەی هەر پێیان خۆشە بیبینێت ئەویش بتوانێت ببینێت بەڵێ هەوار لە کەرکووکەوە لە ڤیدیۆ سکایپ فەرمووکایکەوە خۆشتان بابەتەکەتان جوانە من سرم سوور ڕەمێنە کە ئەبینم لە ماوەی هەڵبژارنەکە بۆ ماوەی 2 مانگ هەموو بەرپرسەکان هەموو مەجاڵێکیان هەیە هەموو کاتێکیان هەیە هەر کاتێک بیان ئەکەونە ماڵەکانەوە هەر کاتێک بیانە لە دەرگاتە دەن باشە بۆ لە دوای هەڵبژارنەکان تەنانەت نە تەلەفۆن جواب بدەنەوە نە ئەتوان کەسێک ببین نە ئەتوان لە بەرنامەیەکا بەشدار بن نە توانای ئەویان هەیە لە فەیسبوکەوە جوابی نامەیەک بدەنەوە نە توانای شتێکیان هەیە ئەم جیاوازیە بۆ ئەم هەموو بەڵێندانە و ئەم هەموو قسەکردنەوە قسەی زل و قسەی ڕەنگا و ڕنگ بۆ ئەو کاتە مەجالیان هەیە دەرگا بە دەرگا لە دەرگای ماڵی فەقیر و هەژار و دەوڵەمەند و هەموو جۆرەکانی ئەم کوردستانە بدەن بۆ دوای هەڵبژاردن هیچ مەجالێکیان نامێنێ و دووەم تەوەریش کە ئەڵێن بۆ قورئان خوێن و ئەو شتە من حەزەکەم کەناڵێن ئارتی یەکەم جا خۆی یەکلا بکاتەوە جارێ ئەو قورئانە خوێنەیان دەنگی خۆش ئەهینەکات چونکە ئێوە هەندێک شت کە لە کەناڵەکەتانەوە دەرەچێ بەڕاستی پیرۆزی قورئان وەلا ئەنێ ئێوە خۆتان بەڵێ سپاس بە سەرنجی تۆ بێگومان تەوەری ئێمە لەسەر شتێکی دیکە ئێمە کەناڵێکی گەشتی خەڵکی کوردستانی لەم کوردستانیشا بێگومان ئێمە ڕێز لە هەموو ئەدیان و هەموو بچونە جیاوازەکانی شەگرین و خزمەتی هەموو جیاوازەکانی شەگرین ئێمە پابەندی ئەخلاقیاتی خۆمانی پابەندی هەموو عادەت و تەقالیدە جوانەکانی کۆمەلگای خۆمانین و هەموو ظروفێکی هەستیاریش لە بەرچاوی گین ئێمەش ڕێز لە هەموو دینەکان دەگین بە تایبەتی دینی ئیسلام کە لەم هەرێمەیە زۆرینەی خەڵکی موسڵمانن بەڵێ مصطفى لە شاری سلێمانی فەرموو زۆر سپاسم کاتەوە باش سەرچاوم کای مصطفى وەڵای من هەرەوەندە هەیە بڵێم ئەگەر ئەم دەسەڵاتە بەردەوام بێ لەسەر ئەم گەندەڵیا بە دڵنیاییەوە بەهاری کوردی بەڕێوەیە زۆر سپاس و دەستخۆشیتان لێکەم و هەر بژین بەڵێ شاکر لە شاری هەولێرەوە فەرموو ئاوە سەکەتم کاک شاکر 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 بەڵێ بەڵێ فەرموو تەواوە ناوەکە لەسەر شاشە بینی تەواو فەرموو تۆنی جانەکەم باسی جانەکەم بەڵێ سوپاس دەکەم ئەگە تەلەڤیزیۆنەکەت کەسکی فەرموو قسە بکە دەستخۆشی و بەرنامەی لێ دەکەم جانەکەم زۆر سپاس چاوەکەی منیبرای گەوری کاکە بەڕاستی و حکومەتە هەموو خەتای خۆمانە ئەوە دەنگدان دێ باکەتمان نەچین دەنجان بۆ نەدەین دەنگ بە ڕاستەقینەکان بدەین ئەوانە چارەسەر ناکەین هەمووی خەتای خۆمانە بەڕاستی بێبرمە و مەسئولانە لەسەر کورسی و لەسەر ئەوەم خەتای خۆمانە باش دەنجان پێ نەدەین وەختی دەنگدان دێ مار بە مار دەگەڕێن چوکلێت تەوجێ دەکەن پارە تەوجێ دەکەن دەنگەکانی ڕابردوو 25,000 لە ناو دەستێک نابوو لەگەر دەستە چکولێتێک لایەکیان عەلەمی پارتی بوو لایەکیان عەلەمی یەکێتی بوو دەنگ بدەنە ئێمە کە نەگەکەشماندا خەڵاتیش نەما ئەم دارە چکولێتە مکلێت دەبەخشنەوە باکەش نەگرەکە دەنجام بۆ نەدا
هر ئەوەندەیە زۆر سپاس دەکەم. بەڵێ لە شاری سلێمانی پەیوەندێکمان لەگەڵە ماکۆ لە سلێمانی فەرموو. ئەلو ئەم کاتەوە باش هەموو کاتێکت باشێت وەڵای من داوا لەو بەرپرسانەکەم ڕۆژی 1 ساعت بۆ خەڵکە فەقیرە تەرخام کە ئەوە هیچ کێشەیەک نامێنێت بەڵام ئەم مەسئولانەی ئێمەش گوێ بۆ هیچ کەسێک ناگرن و دنیا بە تەزویری شاتوونەتە سەر حکم داوا لە خەڵکی کوردستانی ژەکەم کە شۆڕش کە دژی ئەم بەرپرسانە چونکە پێویستی بە شۆڕش کردووە. شۆڕەشە لەسەر چی ئەساسی لە کاتێکە خەڵی خۆی دەنگی پێداون دەنگدان هەمووی تەزویرە من سیخەم بە دەنگدان نەماوە چونکە ئەوە دەنگدانەکانی دوێنێ نینەوە دەرکەوتووە کە 300,000 تەزویر کراوە. ئێمە تاکەی بڕۆڵن دەنگدانانە بکەیت چونکە دەنگدان لە وڵاتەکانی تر بەزێ بەس لە وڵاتی خۆمانە دەنگدان بۆ تەزویر کراوە بۆ ئەوە نەکراوە. بەڵێ ڕزگار لە کەلارەوە فەرموو. ئەم کاتت باش بەڕێزم هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکە لێگەم سپاس بوو تو فەرموو. وەکو گەرمیانیەک بەزانی هیچ کاتێ بەس سەروەکی وڵات نازانم چکەم لێ 8 ساڵی ڕابردوودا تەنها بۆ یەک جاریش نەیتوانی لە یادی ئەمسالدا بەشداری بکات و هاوخەمی ئەنفالکراوەکان بێت. زۆر سپاس دەکەم و دەستخۆشی بەرنامەکە لێگەم وای سەرکەوتنا بۆ دەخوات. ستار لە شاری هەولێرەوە فەرموو. ستار لە هەولێر فەرموو ئەگە تەلەڤیزیۆنەکەت کەسکەی باشە بفەرموو. ئێوارە باش باشتر دەستخۆشی و بەرنامەتان لێ دەکەین. سپاس بۆ تۆ. دەستخۆشی و تەوەرەتان لێ دەکەین. زۆر سپاس. ئێمە خۆشناوەتی وەکو سنووری خۆشناوەتی چاومانە سەرۆک بارزانانی ئێمە لە هەموو شەیەک حکوومەتی محەلی هەیە حکوومەتی محەلی شاری سلێمانی بەڕێوە دەبا ئەم دووە لۆگلەی لە حکوومەتی محەلی شاری سلێمانی ناکەن لۆگلەی لە سەرۆکی هەرێم و سەرۆکی هەموو محەلیەکانی سلێمانی لە بندەستی خەرجی سلێمانیە پرسیار بکە ڕۆژەکە و پرسیارە پێشنیار بکە خەرجی سلێمانی بینە سەر تەلەڤیزۆنی لۆ سلێمانی و خەرجی هەولێرش بینە بەێستان کردە لۆ هەولێرێ وەرە تەماشای سان هەولێر هەولێرێت وەرە تەماشای بەڕێوەبردنی ئیدارەی هەولێرێ بکە تەماشای سەرۆکی هەرێم بکە سەرۆکی هەرێم 2 ملیۆن دەنگی لەگەدایە بەتا خەرجی سلێمانی و چەند کەسەشی متابعەی خۆدای لەگەدا نییە دەمخانە تەلەفۆن دەکەم تەلەفۆنی هەر ناگرن دەستخۆشتانە دەکەم و خۆحافظ. بەڵێ فعلا وایە بەڕێزان فعلا وایە و قسەی کایستار لە هەولێرەوەکە فعلا حکوومەتی محلی هەیە وەکو لە پارێزگار پێیدێت لە پارێزگار تەماشەبانین هێژا پارێزگە داپەرد و شێوەزاران بێژین پارێزگەرن وان محافظاتال دهۆکێ خەڵکێ دهۆکێ بساناهیشێت پارێزگاری ببینیت دەرگەی ڤەکردە لە شاری هەولێر لە شاری سلێمانی ئایا دەرگای پارێزگار کراوایە بۆ خەڵکی خەڵی بتوانێت ببینیت ڕۆژانە کێشەکانی خۆیان بۆ باس بکە بێگومان لە هەموو ئاراسەکانە بێژگەلەوەش لە گەرمیان کەسێک ئەڵێ ئەڵێ تا ئێستا سەرروکی هەرێمی کوردستان 8 ساڵ لە سەردانی گەرمیان نەکردووە لە کاتێکا کایسەتار ئەڵێ فعلا سەرروکی باشە بەرپرسەکان بوو ئەم ئینتیباع لە خەڵی دروست بە زۆر تاکەم لەم بەرنامەیە خەڵک باسەوەکە بەرپرسەکان بوو سەردانی هەموو ناوچەکانەکەن بوو بە یەک چاوسەیری هەموو ناوچەکانەکەن بۆ دەسەڵاتیان نەیە لە هەموو ناوچەکان بۆ ئیکە حکوومەتی هەرێمی کوردستان یەک حکوومەتە بۆ بەپێی یەکچەتی پارتی بە تایبەتی کە زۆرینەی پێکهێنەری حکوومەتن بۆ تا ئێستا لە ناوچەی هەولێر و دهۆک یەکچەتی یەک مدیر عامیش نییە بۆ لە ناوچەی سلێمانی و گەرمیان بەشێ لە ناوچە کەرکۆک پارتیەک مدیر عامینەیە کە خۆیان وەکو خۆیان باسەکەن بۆ ڕەوشەکە بەم شێوەیە بەڵێ زانە لە ڕانیە فەرموو. باش برا سەرچاوم وەڵای ئامۆزا با ڕاستێک هەیە کە ئەو مەسئولانە هەر هەموویان لە کاتی دەنگدانەکاندا هیچ نامێنێ بۆ خەڵک نیکەن بۆ میلەت نیکەن بەڵام لە دوای دەنگدانەکاندا ئیشیان بە خەڵک نامێنێ بەڕاستی ئیشێکان بە خەڵک نییە بەڵام من هۆکارەکەی بۆی دەگەڕمەوە هەمووی بۆ میلەت دەگەڕمەوە میلەت بەڕاستی بۆ خۆی دەبێتە باعیزی خۆی هۆکارەکانی خۆی خراپبوونی خۆمان هەر هەمومان بەگیان پێ دەدەین و لە هەمان کاتیشدا ئەوەی وەکو هیچ حسابێک بۆ ناکرێت ئێستا کانەش تەماشا دەکەی ئەو خەڵکە هەمووی ئەوەی مەعاش خۆرە بۆی پێ خۆشە و هاوکاری دەکات هاوکاری حکومەتەکەی دەکات بەڵام لە هەمان کاتدا ئەو میلەتە دەنگ بەڵێ ئەحمەد لە شاری سلێمانی فەرموو. ئێوارە باش
کاکار باشتر بۆ تۆ وەڵایی من بە وتەیەکی سەرۆک ئاپۆ ئەڵێ هەر کەسێک خۆی لە خەڵکانێکی تر لە هەر کەسێک لە خۆی بە خەڵک بە زیاتر سیر بکات دوو قاتشی لە خەڵک زیاترە لەم وڵاتی ئێمە چونکە لەبەرەوەی یاسا و ڕێسان نیە لەبەر ئەوەی کەسەکان تەواوەتی گەندەڵێکی تەواوەتیان تیا بەردەستە بووە ناتوانن خەڵک ببینن بۆ کارەکەشی بۆ خەڵک ئەگەڕێتەوە چونکە لەبەرەوەی خەڵک ئەتوانن لە هەڵبژاردننیدا هاتووە دەنگیان پێنێن شتێکی کەش سەبارەت بۆی کە ئاسایشی سیستێمانی گوایە ناهێڵێ قورئان خوێندن لە مزگەوتەکانە بکرێ ئەوە شتێکی زۆر 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 ناڕەوایە چونکە لەبەرەوەی ئەگەر گۆرانی بێژێک وایە ئەنواع بگرە حمایەتیشان بۆ کرد و ئەنواع پارەشان بۆ سەرفە کرد و زۆر سوپاس. بەڵێ سەردار لە شاری سلێمانی فەرموو. کاک سەردار ئەوانە باش فەرموو باشتر کاکەیان دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم سپاس بۆ تۆ. وەڵاهی من پێم چاکە سەرۆکی حکومەت بە تایبەتی لە مانگەکە هیچ نەبێت 4 ڕۆژدانێ بۆ خەڵکی ئەم شارانە مەسەن ڕۆژە بۆ سلێمانی ڕۆژە بۆ لە ڕۆژە بۆ دۆ هەویەکی ڕۆژێکیان بەدان لەگەڵ خەڵکا کۆ بێتەوە زانم مەعاناتی ئەو خەڵکەتی ئەو لەو خەڵکە تێ بگا ئەو خەڵکەش لەو بگا نسبت بەرنامەکەشتان هەندێک برادر گلەی ئەوە کەناڵێ هەڵی ناگرن هەن تەلەفۆنەکەمان دەستا هەڵ ناگرن لەبەر ئێوە خۆتان سەربەلایەنێکن من یەک بەیەکی ئەوانەی ئێنافتی لە کۆنتڕۆل و لە هەمووی ئەزانم کە من کابراایەکم پاتی ڕۆژە لە ڕۆژان منیشان نەپرسیوە دە تۆ کاکە بۆچی تەلەفۆنەکەیان تەلەفۆنەکەم داخنەوە لەوانە من لەگەڵ ئەو خەڵکەیانی ئەوەی کە گلەیەکە گلەی بەلاژەکە ئەمجا برادەرێکی لە سەرەتای بەرنامەکەی هێرشێکی زۆر توی کردە سەر پارتی دیموکراتی کوردستان بەڵام حەق نە و ڕێگەی پێ بێت و ئەباتە بەسەر تادا خستایە و دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم. بەڵێ توش وەکو کادرێکی وەکو خۆت ئەڵێ ئەندامێکی پارتی بۆ هەیە و بەرسیڤ و بدە لێرە هیچ کێشێمان لەسەرەوە نییە. بەڵێ بەرزان بێگومانەوە ڕێی جادەی خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی کەم تا زۆر گلەیان لە بەرپرسە باڵەکان هەیە کە دەرگیان لە خەڵک ناکەنەوە تا چەند گرنگە بەرپرسەکان دەرگا لە خەڵک بکەنەوە بزان خەڵک چێوێ لەبەرەوە بە دەنگی خەڵک بەرپرسنەوە بەلێ ژامەویدارن سەرنجاوە هەمیە بۆ بەرپرسان گەهشتە بێ گەلو پێویستە بەرپرس فعلەن بچیتە ناو خەڵکی خزمەتە خەڵکی بکە هایداری ڕەوشە خەڵکی بە ئان ئۆفیسەخوا بڕیا سکرتێریەخوا بێجە سکرتێریوی بیمیزاجن شخصی کێ بە تەجروبە کێنە کێ خزمەت نزیکە کێ تەلەفۆنە کەسێکی نزیک دیکەت کێ واستە هەیە کێنە بەرحاڵە میویدارین سەرنج بشەیەکی گشتی بۆ بەرپرسان لە هەرێما کوردستان تایبەتی لە ئاسیا بەڵندا گەشت بن حتا سبەی الوێرە جاردن لەسەر تەوەرەکی گەرم بێگومانم خزمەتەوە دکەین هەر شاد و بەختەوەر بنێوار باش. ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە حەز دەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشتر پێوە بکەم. علاقاتت هەرێمە یانان باشووری گەل پارتێکی علاقاتەکە بەرهەتێن